حديثك صحيح ترغيب هاتوا أبو موسى أشعري رضاي خوای لێ بێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم خطبەیەکی بۆ ئێمەدا ڕۆژێک فرمي أيها الناس اتقوا هذا الشرك فإنه أخفى من دبيب النمل فأنا بخواي قولا خوشويستي خوا صلى الله عليه وسلم روي كده خلق أي خلقينا خوتان بپارێزن لەو شەریک بۆ خوا بڕیاردانە کە شیرکی بچووکی پێدەڵێن شەریک بۆ خوا بڕیاردانە بەڵام بچووکە بۆیە زۆرێک لە ئێمە لەوانەیە دڵخۆش بین بڵێن شەریکمان بۆ خوا بڕیار نەداوە بەڵام بڕیارمان داوە ئەگەر ڕیامان کرد بێت ئەگەر شتێکمان بۆ غەیری خوا کردی بێ عیبادەت بێ ئەوە ڕیامان کرد و شەریکمان بۆ خوا بڕیار داوە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم نمونەیەکی زۆر جوانی بۆمان هێنایەوە ترسناک فەرمی خۆتان بپارێزن لەو شیرکە بچووکەی شەریک بۆ خوا بڕیاردانە بەس بچووکە کاڵێن بچووکە مەبەستی ئەوە نێ تاوانی بچووکە تاوانی گەورەیە بەڵام ئینسان بەرەو ئەوە نابا کە شیرکی گەورە بێ وەکو قەبرپەرستیەک وابێ وەکو شەخصپەرستیەک وابێ بەڵام شیرکی بچووک تاوانی گەورەیە مرۆڤ بە هیلاک دەدات پەنا بەخوای گەورە کە ڕیایە یەکێک لەوانە ڕیایە فەرمووی شاراوەترە لە شوێن پێی مێرولە من پرسیارێک لە ئێوە دەکەم ئەگەر مێرولەیەک بەیرەدا بڕوات مێرولەیە بچووک من ئێوە گوێتان لە دەنگی پێی مێرولەکەیە نەخێر شوێن پێی مێرولەکە دەبینن شوێن پێکانی وەکو شوێن پێی ئاژەڵی گەورە دەبینیت نەخێر لە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم شیرک ڕیا لەوە شاراوەترە لە ئومەتەکەی مندا وتیانەی پێغەمبەری خوا چی بکەین صلی الله عليه وسلم فرمي بردوام بلين اللهم إني أعوذ بك أن أشرك بك شيئا وأنا أعلم وأستغفرك لما لا أعلم واتبلي خوايا پنادا قرم بتو لويك شريكت بو بالريار بدم وبزنم شريك بو بالريار دا يوكو الرياء وپنادا قرم بتو خواي برود قال لوي شريك بو تو بالريار دابي ونشم زاني بيت بويا أوندا ترسناكا شوين بي ميرو لچنه ترسناكا يعني چنه بچووکە نابینێ نەگوێ لە دەنگێتی نەشوێن پێکەشی دەبینیت بە هیچ جۆرێ حتا فەرمیە ئەخفە لەوە شاراوەترە لە ئومەتەکەمدا کەواتە ئاگاداری خۆت بە بزانە بۆچی نوێژ دەکەی مەیە بۆ مزگەوت بۆی حەیات نەچێ بەخوا نوێژ نەکەم حەیامەچێ ڕۆژوو نەگرم حەیامەچێ ئەمە ڕیایە نەچم بۆ لای فڵان کەس حەیامە بە حەیامەچێ ئەڕواتە قەبرستانێ دەیوێ خەڵبی بینێت جوان خۆی دەرەخا بۆی ببینرێ بۆ خوا بڕۆ خەڵبینیتی باشە نەتیبینی کێشت نەبێ ئاگاداری خۆت بە چونکە زۆر ترسناکە